یەکێک بەداکمی گوتیانی ژنێکی زۆر بەدینە گوتیت یعنی ئەمن منداڵم نابیتن بەداکمی گوتیە بە کچەکەت بڵێ شەوان چل جار سوورەتی لەیل بخوێنی و بە ڕۆژیش چل جار سوورەتی شەمس بخوێنی دەڵێ ئەگە دوعای بکە قبوڵ دەبێ ئەوجا ئەمن کە دەستم پێ کردیە یعنی هەرچ خەونی باشە ئەم دەبینم. خوشکەکەم ئەوە بۆ خۆی لە شەرعا هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە. خوێندنی سوورەتی شەمس و خوێندنی سوورەتی لەیل بۆوانە نەهاتووە. خوای پەروەردگار لە قورئانە سوورەتی لەیل و سوورەتی شەمسی داگرتووە و دوو سوورەتی سربەخۆن لە قورئانە و کەلامی ئەڵڵان، بەڵام بۆوانە نەهاتووە. خوشکی من ئەمانی کاڵێ بۆن و نەهەموو شەوێ سوورەتی واقعە بخوێنیت فەقیرت لەسەر لاچی ئەمانە ئەسڵی نییە، یان چل شەو لەسەر یەکە سوورەتی ئەلبەقەرە بخوێنیت ئەوە مرازت حاصڵە بێ. ئەمانە هیچی ئەسڵ و ئەساسی نییە، ئەمانە خوڕافەتن. ئەمانە خوڕافەتن. من باسم کردووە و زانایان هەمووی ئەو قسەی زانایانە قسەی پێغەمبەری خوایە صلی الله علیه و سلم باسم کردووە. خوای گەورە خۆی ئەفەرمێ هەر کەسێ بینی خۆی لەگەڵ منا باشکە واتە تەوبە بکات، جوابی خوا بداتەوە، ئیمانی هەبێت، تەوحیدەکەی جوان بێ، خوای گەورە هەموو دوعایەکی قبوڵ دەکات. ئەی باجی تەنورەکەی تا سەر ئەژنۆی کورتە و فەتحەیەکی شیتیا کردووە و لەنجەولار ئەڕوا و لێوی لێ سوور کردووە و دنیای تووشی فیتنە کردووە، بەتەمایە بە ئەستەغفیرڵڵا و بە سوورەتی شەمس و ئەمانە مرازی حاصڵ بێ، ئەمانە مرازت حاصڵ ناکات. کچی خۆ یعنی نەخینم ئەوانە هەلو خۆم بخینم بە شەوان احتیاجە نا کچەکەم سەیری کە ئەوە پەیوەندی بە قوبڵبوونی دوعاوە نییە. هەر کەسێ هەر مامۆسایە وای وتووە ئەم مامۆسایە لە خۆیەوە قسەی کردووە و دروی کردووە بەدەم دینەوە. تێگەشتی خوشکی من سوورەتی ئەلبەقەرە تەنها بۆچی باشە؟ بۆچی باشە؟ طبعاً شیفایە بە تایبەت بۆ کەسانی کە سەحریان لێکراوە و تووشی دڵتونی بوونە، نەک بۆی کەوا بیخوێنی زەواجەکەت ئاسانە بێت. وەڵڵا تا قیامەت سوورەتی بەقەرە بخوێنیت خوای گەورە لە قسمەتی نەدا بێ زەواجت بۆ ئاسان نابێت. یعنی ئەوە بزانن سوورەتی ئەلبەقەرە بۆ زەواج نییە، سوورەتی ئەلواقیعە بۆ فەقیری نییە. ئەمانی کەوا ئەم شتانە بڵاوەکەنەوە ئەو کەسانە هیچ لە دین نازانن بەڵکو بوونەتە بار بەسەر دین و ئیسلامیشەوە.